بینەرانی عزیز و خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆم کاتتان شاد ئەبوبەکری شەربادەم لە بەرنامەیەکی دیار لە خدمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لە بەرنامەی ئەوڕۆدا لە تەریقی تەلەفۆن و داوەتمان کردووە لە هومایونی گودازگەر ئەندامی هەیەتی ئیجرایی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیز سەبارەت بە ئەوزاعی مەنتەقە و مشەخەسەن عێراق و مەسەلەی جەریانە ئیسلامیەکان و داعش قسە و باس دەکەین. هومایونی گودازگەرەکە دەنگی من دەبیسی بەخێربی بۆ تەلەڤیزیۆنی پەرتۆ لە تەریقی تەلەفۆنەوە. زۆر سپاسدانەکەم مەمنونی لە ئێوە کە مسڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر مەمنون و سپاس بۆ تۆش. هومایونی گودازگەر هەر وەکو بۆ خۆ داگاداری شەڕێکی ماڵوێرانکرد بە مانای واقعی، چون واقعان هەزاران کەس ئاوارە بوون ئاگادارین لە مەنتەقا چی دەبدرێت لەلایەن دەوڵەتی ئیسلامی بەناو داعشەوە و بە کۆمەک و هاویاری دەوڵەتانی مەنتەقا جەهانەمیشان دروست کردووە بۆ خەڵک و مشەخەسەن هەموو دنیاش ئەزانن، تۆش ئاگاداری کە مشەخەسەن حەملەیەکی وەسیعیان لە هەمە لایەکۆ بۆ سەر کۆبانی شارێک لە سووریە دەست پێ کردو و حەملەکەیان زۆر سڕ و پڕتر کردوەتەوە. ممکنە هەر ئان اتفاقێکی بە مانای واقعی زۆر ڕەش و زۆر غەیرە ئینسانی لەم مەنتەقا ڕوو بدات و هەزاران کەس ئاوارە بوون و مەناتقێکی وەسیع و چەندین دێهاتیان گوایە محاسرە کردووە و قەتڵ و ئامەکەن و هەروە حەملەکەی خۆیان گوستەرش دەدەن. تۆ مەسەلەکە چۆن دەبینیوە لە رابطە لەگەڵ ئەم وەزیەتەدا و ئەم شەڕە ماڵوێرانکردنەدا و ئەم جەهان مەڕەشەی کە دروستیان کردووە وەزیفەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە عام خەڵکی مەنتەقە دەبێت چی بێ و دەبێت چی بکەن؟ بەڵێ هەر وەک خۆتان ئیشارەتان پێکرد ئەمڕۆ نەتەنیا لە مەنتەقەی خاوەرمیانە بەڵکو تەقریبەن لە بەشێک لە سەراسەری جەهان و ئەوروپا و ئەو شوێنانەوە بەشێریەک ویژدانی تیا هێشتا بەخەبەرە خەڵک بە نێگەرانی وەزعیەتی کوبانی وەژن و مناڵ و پیر و جوان و خەڵکی ئەو شارە. ئەمە واقعیەتێکە لە ئەم ڕۆژانە حتا هەمبەستگی و بە تۆری کولی هاودەردی کۆمەڵانی خەڵک لە سەراسەری دنیا نەتەنیا لە کوردستان و خاوەرمیانە بە حەد بێزۆرەکە حتا ڕەسانەکانی خودی دەوڵەتە گەورەکان و ئەو کەسانی ئەو شرایەتیان پێشێنە ئاوردووە ناتوانین بیشارنەوە. ئەوەی کە هەڵەگەڕێتەوە بۆ وەزیفەی خەڵک و بە تۆری کولی کاریگەران و زەحمەتکێشان ئەوە لەناو ئەم دەریان ملیۆنیەها خستنە سەر ئەو کەسانەیە کە بانی و مسەبەبی ئەم شرایەتە بەشن. اعتراضە بە دەوڵەتی ئەمریکا، بە دەوڵەتی تورکیە، اعتراضە بە کشوەرە عەرەبیەکان، اعتراض و پەردەبەرداریە لە ڕیاکاری دەوڵەتی ئێران و دەوڵەتی مرکزی شیعە لە عێراق بۆ ئەوە کە ئەم شرایەتیان بۆ وجود هاوردووە و بەتایبەت لە شرایەتێکی مشەخەص وەکو کوبانیا دووڕووی و شەریک جورمیەکی بێوەسف و وەقیحانە کە دەوڵەتی تورکیە بۆ خۆی لەم ڕۆژانەی ئاخرا سەدووە بەتایبەت ئەبێ مڕۆری اعتراضی تەواوی ئەو کەسانە بێت وە دڵ ئەسووتێنن بۆ خەڵکی کوبانی و نەگەرانن لە وەزعیەتی فاجعە ئامیزێکە لە پێشڕوودایە. جگە لەوە لە خەڵکی مەنتەقە لە نزیکەوە ئەوانەی کە هاوبەرز و نزیکی مەنتەقەی کوبانی ئینسانیەت و دفاع لە مەدەنیەتی جامعە ئیجابەکە کە جوانان و تەواوی ئەو کەسانە وا دڵیان بۆ بەشەریەت و ئایندەی ئەو مەنتەقە ئەسووتێتەوە بە یارمەتی خەڵکی کوبانیەوە بۆن بە هەر شێوەیەکە بۆیان نەکردیە لە هەڵگرتنی چەپ و ڕۆژنەسەنەر عەلەیهی بەڕیەتی داعشەوە بگرن حتا یارمەتیدان بە ئاوارەکان، حتا اعتراض بە دەوڵەتی تورکیە بۆ ئەوە کە سنوورەکان بکاتەوە یارمەتی ئەوانە بکە، حتا کۆکردنەوەی یارمەتی لە شارەکانی کوردستان و دەرەوەی کوردستان هەرو جۆرەکە بۆ شەنگات کردیان. ئەمانە ئەتوانێت ئەو ڕەڵێ و یا مقدماتی یارمەتی هەیە بێت کە لەم شرایەتە بە خەڵکی لە بەحەسرکەوتووی کوبانی بەشەریەتی ئیمڕۆژ و بەشەریەتی مۆدەرن و با ویژدانی ئیمڕۆژ ئەتوانێت سازمانی بدات و ئەمە دەستی ڕاهبەران و تەواوی فعالیلێک ماش ئەکات و ئەهێنێتە مەیدان کە ئەمڕۆ لە ناو جامعە فعالن و خەڵک قسەیان لێ ئەبیسن و ئەتوانن خەڵک سازمان بدەن و ئەتوانن عەمەڵەن هەنگاوی بۆ ئەم فاجعەیەکە هەر ئان ئیمکانیەی ئەتفاق بکرێت ئەتوانێت هەنگاوی هەڵ بگرێت. زۆر سپاس بۆ تەوزیحەکانە. وەکو خۆش ئیشارە پێکرد هومایونی گودازگەر خالق و مەخلوق و خوڵقێنەری ئەم وەزیەتە لە ڕاستیا دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتانی مەنتەقەن. ئایا بە نەزەری تۆ
لایەک ئەم بۆ چوونەشە چاوەڕوانکردن لەمانە لەم دەوڵەتانە و مشەخەسەن لە ئەمریکا بۆ نەجات و بە فریاکەوتنی ئەم خەڵکە پێوانە بێ ئەم ئینتزارە ئەم چاوەڕوانکردنە لە دەوڵەتانی کە خوڵقێنەری ئەم وەزیەتە بوونجا چه دەوڵەتانی مەنتەقە و چه ئەمریکا و دەوڵەتانی ئوروپایی پێوانێ چاوەڕوانکردن لەمان خەڵکەکە خۆی بێوەزیفە ئەکا کە هەروەکو تۆش ئیشارەت پێکرێ بێ خۆیان بەهانای یەکتری و بە کۆمەکی یەکتریەوە بچن. واقعیت ئەوەیەکە خودی ئەم تەواومە لە نێو بەلەی ئینسانیەت و بەلەیەکاکە ئەمڕۆها بە پەرۆشی کوبانیەوە یەکێک لە مانەعەکانە. بۆ ئەوەی یەکێک لە مانەعەکانە هێشتا لەناو ئەو کەسانە کە ویژدانن و ئینسانیەتیان جوڵاوە بۆ دفاع لە مناڵ و گەورە و بچووکی کوبانی هێشتا ئەم مەیل و بۆچوونە هەیە کە دەوڵەتگەری غەربی و دەوڵەتگەری مەنتەقە ئەتوانن کارێک بکەن. ئێران کارێک بکات، ئەمریکا کارێک بکات، غەرب کارێک بکات، تیارەکان فەرەنسە کارێک بکات، تورکیە کارێک بکات، فڵان کەس کارێک بکات. بەڵام لابردنی ئەم تەواومە گەورەترین کۆمەک ئەکا بە بەرەو پێشبردننی واقعی کۆمەک بە خودی کوبانی. تەجروبەی هەر ئەم چەند مانگەی ڕابردوو نیشان ئەدا لە هەر کوێکە مەنافعێکی ئەمریکا خەریک بوو ئەکەوتە خەتەرەوە، لە هەولێر کە خەریک بوو پارێگەی نظامی یەواش یەواش بڕۆتە تێڕاستی خونپارەکانی داعش کە لارە هەڵسا وەدای لە داعش. لە جنوب وەختێک خەریک بوو چاڵەنەوتەکان لە تەرەفی جنوبی کوردستانی عێراق و نزیک بە مەرزی ئێران خەریک بوو ئەکەوتە خەتەرەوە، سەدی بەرقی خەریک بوو ئەکەوتە خەتەرەوە بۆ ئەوە کە مەنافعی ئەمریکا و غەربی تیا بوو تەیارە هەڵسا وەلێیدا. لە شوێنێکە گرەوگان ئەگیرێت، گرەوگانی تورکیە ئەگیرێت، 1001 ڕایزەنی ئەکرێت و بەر لە ئەوە ئەگیرێت کە قەتڵ عام بکرێت و سەر ببڕێت و بکوژێت و لێنە دیپلۆماسی فعالە. لە ئێران باشاکە لە شوێنێکە وەکو جنوبی کوردستان لە لای فەلوجە و ئەو مەناتفات خەریکە بە مەرزەکەی خۆیەوە نزیکەوێتەوە، لەوێ ئامادەباش ئەدان نۆکەرەکانی خۆی بەناو سوپای بەدر لەوێ تێرەی 1500 پاسداری بۆ ئەبان لەشکر زەویەی هەشتاویەک ئامادەباش پێ ئەدان و هەموو کارێکەکان لە ئەو شوێنە کە خەریکە مەنافعی خۆی وەکو دەوڵەتی ئەکەوێتە خەتەر. لەوانە زۆر دوور بۆی مەچوو ئەقلیمی کوردستان و مەسعود بارزانی تماشاکە تا پێرە کە خەریک بوو خەندەقی ئەکەن بۆ ئەو خەڵکی شەنگاو نەتوانن بێنە ئەم دێوە سەر حاجی مقەدەسی کوردستانەکەیان. بەڵام دواتر ئەبینی لە تەباری لەگەڵ دەوڵەتی تورکیا دەم ئەبەسێ لە کۆمەکردنی تەسلیحاتی دەوڵەتی تورکیا بە داعش. هەر ئەمانە هیچ تێورەیەکی ناوێت، هیچ اختلاف، هیچ بەحثێکی سیاسی و هیچ شەڕێکی ناوێت. هەر تەجروبەی ئەم دەورانە نیشانی داکە دەوڵەتگەری مەنتەقە و دەوڵەتە غەربیەکان و ئەمریکا بە تۆری واقعی لە جەنبەی ئینسانیەوە گەرەکیان نییە کۆمەکەن بە کوبانی، گەرەکیان نییە کۆمەکەن بە خەڵکی ئاوارەی شەنگاو، گەرەکیان نییە کۆمەکەن بە خەڵکی ئاوارەی مووسڵ لە کوردستان و غێری کوردستان. ئەمانە تابعی مەنافعی خۆیانن. ئەگەر وەخت ببێت ئەبێ دەفتێتر ئەمە بۆ خەڵکشی بکەینەوە کە ئەمە ئیدامەی مەنتەقەی ڕەقەبەری و ڕەقابەتێکە کە لەبەی سەرمایەداری دنیا لە شەرق و غەربە بەکار بە دوای ڕووخانی بلوکی قەدیمی شەرق و شەوروی دەستی پێ کردووەتە تا ئیمڕۆ خەریکە خەڵک ئەکاتە گۆشتی دەمیتۆری ئەم ڕەقابەتە و لە ئیدامەی ئەمە هەستکە دەوڵەتانی غەرب ئەتوانن لە شوێنی مداخڵە بکەن. ئەگەر مەنافعیان لە شوێنێکا کەوتە خەتەرەوە مداخڵە ئەکەن، ئەگەر 11 سەپتامبرێ بەوجود هات حملە بە ئەفغانستان ئەکەن، ئەگەر مەنافعیان لە کوێیت و عەرەبستان کەوتە خەتەرەوە حملە بە عێراق ئەکەن و ئەمە دەرسێکە کە لە عەقڵیەک و نەسلی ڕابردوو بە چاوی خۆیان و بە بیرەوەری خۆیان دیویانە. لە نەتیجە ئەوە کە لە جوانی سوعالەکەی ئێوە چاوەڕوانی غەرب و دەوڵەتانی مەنتەقە بوون بۆ ئەوە کە خەڵک نەجات بە هەڵەیەکی زۆر گەورەیە کە بازم لە ئایەندا چاڵێکی گەورەیە کە خەڵکی مەنتەقە و کارگەران و زەحمەتکێشان و خەڵکی کوردی ئەو مەنتەقەیە تێ ئەکەون. ئەوەی کە ئەتوانێت جواب دەرەوە بێت فقط پشتبەستن بە هێزی خۆوە نمونەیەکی درەنەخشان کە ئێستا لە کوبانی هەیە و بەرامبەر بە ئەو تەواحشە ئەفسار موسیقەیە کە داعش بەو هەموو تاوتۆپەوەیەکی ئەوە چەندینمان ڕاوەستاوەوە هەم هاوکاری و هەمدەردی کەوانی دنیایەوە دەستە پشت خۆی. ئەمە تەنیا تەزمینێکە پشت بە پشتیەکەوە بوون و شەڕی دوودەیی و مسلحانەی دوودەیی لەنێو کۆمەڵانی خەڵکان لە هەر کوێکات ئەم خەتەرایە بە ئیزافە یارمەتیدانی هاوسێ و دەراوسێ تەواوی ئەو کەسانی وا بۆ ئینسانیەت هەروەک لە سوعالەکانی پێشا باسم کرد. ئەمە تەنیا ڕێگەی دەربازبوونە و ڕێگەی مقاومەتە بەرامبەر بە وەزعیەتێکی ڕەشکە ئێستا لە مەنتەقادا مەزراوە. بەڵێ زۆر سپاس. وەکو ئیشارە کرا ئەم وەزعیەتەی کەلان لە مەنتەقا خولقاوە دیارە لە ڕاستی ئەمریکا و دەوڵەتانی مەنتەقە و تورکیە و عەرەبستانی سەعودی و
هەموو ئەمانە و خودی دەوڵەتی بێسا هەرێمی کوردستان چون دەستیان لە کاسەیەکایە ئەم وەزیەتە بە قازانجیانە و بەتایبەت هاوکاری تورکیە لەم ڕۆژانایەتی زۆر عەلەنی و ئاشکرایەتی بە قەتارێکە لەو مەسیرەوە نابوو ڕەت بێت دوێشەوە و پێرشەوە من بۆ خۆم چاوم لێ کرد لە نزیکی ئەم کوبانیۆمانە قەتارێ دێ کە کولەن سەلاحی نظامی و نازانم تانگوتۆپی لەسەرە لە شوێنێک کە قەت مسابقەی نەبووە گوایە ئەمانە دانێن دەقیقەن غەیرە مستەقیم بۆ نیروهای داعش بۆیش قازانجی ئەمریکا و تاگاتە حکوومەتی هەرێمیش لەو نەوتە لەو شوێنانەی کە داعش دەستی بەسەر چاوە نەوتەکانایە نەوتی لە 3-4 بەرابەری قیمەتی مەعمولیەکەی سادرەکە و ئەمە قازانجی مستەقیمی هەمووی ئەمانەی تێدایە و مەجموعەیە هێزی داعش لە بیمارستانەکانی تورکیە مداوا کرێن و خۆشبەختانە لەلایەن پەرستاران و کارکونانی بیمارستانەکان و ئێعتراز کراوە بە مەسەلە مەزموم وایمە بڵێم کە ئەمانە شاراوە نییە بەڵام لە ڕابطە لەولاشەوە خودی کۆبانی کە تەجروبەی چەند مانگ مقاومەتیان هەیە ئەو مقاومەتی کە خۆیان سازمانیانداوە و بێتەوە هەم بە چاوەڕوانکردنی هێزی دەوڵەتەکان تۆ پێت وایە ئەو فەراخانەی کە تۆش باسێکەی خەڵک هانەدەی بەوەی کە پشتیوانی بکەن و دیفاعکەن لە کۆبانی ئایا هەمبەستگی و هاودەردیکردن پێت وایە کافیە یا بێکارێکی عەمەلی بکەن مشەخەسەن بە دیفاع لە کۆبانی من لە جوای پرسیاری ئەوەتانە ئیشارەت لێ کرد کە ئەوەی کە جوانە ئەوەی کە هەستی ئینسانی هەست ئەڵبەتە کاری بە جوان و پیرەوە نییە لە تەواوی ئەم مەناطقە بۆیانە کە ئەگەر نزیک بوو لە دەستڕەسان بڕۆن یارمەتیی خەڵکی کوبانی ئەمەڵن بدەن و چەک هەڵگرن ئێوە حتمەن بیستوتانە لە شارەکانی بەشێک لە شارەکانی تورکیا کارە کراوە بە پێی ئەخبار هەزاران کەس چوون بە بینی خەڵکی کوبانیەوە لەگەڵیان خەریکن لە سەنەرا شەڕەکە هەروەها چەند ڕۆژ لەوە پێش لەنێو خودی شاری کوبانیە لەگەڵ ئەنوەر مسلم و هەزاران کەس لە خەڵکی کوبانی جارێکی تر لە ڕاپەیماییکە بەڵێنیان تازە کردەوە کە تا ئاخرین هێز و توانایان بەرامبەر بە داعش بێسن ئەمە خۆی پەیامێکی دڵخۆشکەرە هەم یارمەتیدانی جوانان و خەڵک لە مەناطقەی تری دەرەوەی کوبانیەوە و هەم هەمبەستگیەکە لەنێو خودی کوبانیا هەیە بێژگە لە ئەمانە لە ڕێ دووری شەواتریە هەر زۆر کار کردیە هەر ئەوانەی کە لە ئەوروپان و ئیمڕۆ کە یەکشەمەیە بەتایبەت لە چەند شار و پایتەختی ئەوروپاییە چ لە مەرکەزی شارەکانە چ لەبەر سەفارەتی تورکیا چ لەبەر ئەو نەهادی و دەستگایانە کە مەربوطە بە ئەمریکا و کشوەرگەری غەربی خەریکن ئەحتراز و تووڕەیی خۆیان دەرئەبڕن ئەمانە هەموو بێگومان ئەتوانێ بێ بەتین و ئەتوانێ بێ بە یارمەتیەک بۆ دفاع لە خەڵکی کوبانی بە ئیزافەی ئەوە کە ئاوارەکانیان دڵخۆش بکرێت کە ئاوارەکانیان کۆمەک بکرێت و بە دایانەوە بچن بە پیریانەوە بچن وە بتوانن خەڵک لە ئەو شەرایەتە ڕەشەکایانە بارێک لەو بارەسەنگینیانە کەمەوەکەن بەڵێ هومایون گودازگەر پێت وانە ئێرانە و فاجعە ئینسانی کە هەر ئان بەیسا بە قەولی معروف نەفەسی لە سینەی هەموو بەشەرێتی متەمەدن و ئازادی خوازە حەبس کردووە ئەگەر قەرار بێ ئەم اتفاقە بکەوێ و دفاعی سەرسەختانە و کۆمەک و هاویاری بەم خەڵکە نەگا و پێشگیری لەم سەناریۆ ضدی ئینسانیە نەگیرێ و فاجعە ئینسانی ڕووبدا ئەگەر ئەم اتفاقە بکەوێ پێی وانییە ئەم اتفاقە بە پایانی ئەو کۆبانیا تەواو نابێ و شوێنی تریش لەبەرەگرێ پێی وانییە مەسەلەکە زۆر لە مەزیدیترەکە هەروەک خۆشت باست کرد لە سەرحی ئوروپا و دنیا و منتەقەکە بەتایبەت خەڵک بە پیری ئەم موشکلە و ئەم فاجعە ئینسانیە بچنە بێ وەزایفێکی خەتیریان لەسەرشانە واقعیت ئەوەیە کە فاجعەکە لێرە تەواو نابێت هێزی ڕەشی داعش وایە ئەوە کە لە عێراق زاهرەن تووشی بازش ئستایەوە بوو هێزەکە خۆی کێشاوەزەوە بۆ سەرەوە کە بەگرتنی کوبانی و ئەو منتەقەیە تا ئەندازەی پشتی جبهەی خۆی یەک بەخدارە قایم کاتەوە دوومەن مەرزەکانی لەگەڵ تورکیە فراوان بکات چونکە تورکیە وەکو پاڵپشتێکی ئەو ئەتوانی یارمەتی بدا حقیقەت ئەوەیە کە دامەزرانی حکوومەتی خلافەتی ئیسلامی تعەڕوزێکە بە تەواوی مەدەنیەت لە تەواوی خاوەرمیانە تەنیا مەسەلەی کوبانی نییە کوبانی و شەنگاڵ ئەتوان فقط نمونەهایەکی ڕەش لە هاتنەوە مەیدانی ارتجاعی ئیسلامی بن لە قەرنی 21 بەوە نامێنێتەوە قەتعەن لە کوردستانی عێراق وحتى لە کوردستانی ئێران قەتعەن لە تورکیا لە سووریە کە ئێستا بەردەوامە و لە خودی عێراق ئەتوانێت بەرەبسێنێت وەژیان و داهاتووی مەدەنیەت بخاتە مخاترەوە بەڵام بەرامبەری هەر وەک من باسم کرد دڵخۆشکەرە ئەویش ئەوە کە سەدێکی ملیۆنی لە بەشەریەتی متەمەدنی ئەمڕۆ چ لە منتەقا و چ لە سەراسەری جیهانە عەزمیان جەزم کردووە تا بتوانن
زۆر سپاس بە عنوانی ئاخرین پرسیارم هومایون گودازگەر. حزبی حکومەتی بانگەوازێکی داوە بۆ دیفاع لە خەڵکی کۆبانی بۆ خەڵکی مەنتەقە و مشەخەسەن ئێران. بە نەزەری تۆ ئەم فەراخانە وەڵەن چی تاقیبەکەوە ئەمەلەن خەڵک دەتوانن چ بکەن بە پێی ئەم بانگەوازەی کە حزبی حکومەتی داوێ بۆ دیفاع لە خەڵکی کۆبانی بۆی ئەم فاجعە ئینسانیە ڕوونەدا. مشەخەسەن خەڵک چ کۆمەکێک دەتوانن بکەن چ بکەن بەتایبەت خەڵکی ئێران؟ بەڵێ لەوێ خەڵکی ئێران شاید بە عەلەتی بە دەلایلی جۆگرافیایی مەقدارێک فەرق بکات وەکو خەڵک لە تورکیا یا خەڵک لە عێراق و شوێنەکانی تر نەبێت. بەڵام ئەلامەتی ئەوەی کە مەوجی هاوگەردی خەڵکە، ئەوەی کە مەوجی ڕۆشنکردنەوەی ئەفکاری عمومیە بەرامبەر بە ڕیاکاری غەرب و کشوەرهای مەنتەقە هەر وەک من باسم کرد ئەتوانێت لە ئایندا پێ بە ئەوە کە ئەم بەرەی ئینسانیەتە بەرامبەر بەقویە بکە. بێشکەلەوە ناردنی کۆمەکی ماڵی و قالبان و دابینکردنی جێگا و ڕێگا لە شوێنگەرێکە ئەگەر ئەوان بگەنە تا ئێستا هێشتا مەعلومیە بەلای ئاوارەکانی کوبانی بە ئێران بکەن. بەڵام گەیشتنی خاروبار و گەیشتنی موادی ژیان بە تۆری کولی لە پێداویستیەکانیان ئەتوانێت هەر لە ئیسۆ جز و وەزارەتی بێکە فەعالینی اجتماعی و بە تۆری کولی ئەو کەسانەی کە ئەیانوێت ئەم مەیدانە نەخش بنوێنن بتوانن سازمانی بدەن و لە داهاتووە یارمەتی بۆ خەڵکی کوبانی جەمعۆکەن. بێژگە لە ئەمانە حتا ڕۆیشتن بە دەمی شەڕی کوبانیەوە شتێکی خارج لە دوور و ئەقڵنیە و جوانان و یا هەر کەسێک وا ئەتوانێت لەوە مەیدانیشا فەعال بن. بە ئیزافەی ئەوە کە دەوڵەتانی مرتەجعی مەنتەقە وەکو تورکیا و دەوڵەتی عێراق و حتا دەوڵەتی ئێران کە خەریکن بە شێوەهای مختلف ئەم سەناریۆ ڕەشە پەرەدەیەدەن ئەتوانێت موردی اعتراض و تظاهرات و بە ئیصلاح بە گشتاچوونی مردمی محتەرز و مردمی بێتکە لە ئەو مەنتەقا بۆ کوبانی و ئەم تراژدیە فەرۆش و بەرفەخەم. زۆر مەمنون. وەختێکی زۆر کەممان ماوە. حەزەکەم بۆ ئەوەی کە لە جامعەی لە کوردستانی ئێرانیشە ئەم جەریانی سەلەفی ومانە بلاخەراگە خەڵک و جامعەکە واکسینە نەکرێن بەرامبەر بەم میکروب و بەم دوشمنی ئینسانیانە. حەزەکەم سوالەکەم گوێژمە بۆ ناو کوردستانی ئێرانیش پێی وانییە ئەگەر خەڵکی ئازادیخوازی ئێران بۆ کوردستانی ئێران لێسەوە جوابی قاتع و ڕۆشن و ئەو یەکگرتوویە لە بینی خۆیانە نەبێ ئەم فاجعانە سبەینێ وەکو داعش لە کوردستانی عێراق و سووریا خەریکان اتفاقا فاجعە ئینسانیانە بخڵقێنێ سبەینێ سەلەفیەکانیش لە ئێرانە ماکەن. پێی وانییە لێسەوە ئەبێ خەڵک خۆیان یەکگرن هۆشیار بن عەلەی جەریانی سەلەفی و لە نوقتەدا و لە نوتفەیە خامۆشیکەن. بەڵێ بەشێک جوابی ئێوە لە ئەم ماوەیە بابردووە ئەمەڵەن لە بەشێک لە شارەکانی کوردستان بەتایبەت دەسمە دراوەتەوە. ئەویش جوانان بە هاتنە مەیدان دەڕان و سووتانی پەرچەمی داعش شعار نووسی بە دیوارەکانەوە و بە یەک لاریکەم دوو مورد تەزاوەرات عەلەیهی داعش هاتن و ئیعلامیان کرد وتیان لێرە جێگەی سەلەفی و جێگەی ئەرتجاعی مەسەلی نییە. ئێوە بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە خەڵکێکی وشیار و مودەرن و ئازادیخواز دەبێسن. ئەمە ئەبێت پەرەبسێنێ حتمەن وایە حتمما لە شوێنێکە ارتجاع خەریکە سەوز ئەبێت لە شوێنەکانی تری هەمزادەکانی سەر ڕاستەکەنەوە و دێنە مەیدان هەروەها کە بووە لە دەوروبەری شارەکان بەرەکە شارەکانی کوردستان ئەم جەماعەتە هاتوونە سەدەرەوە خۆیان وانوە و جامعەیان تهدید کردووە. تەنیا ڕێگە ئەوەیە کە خەڵک لە سنانی شاریان داوە ئەبێ ئەمە پەرەبسێنێ لە دەوامی شار و دێهاتی کوردستان لە پێسەریان دەراوە لە سەریان پان کردێتەوە. ئەگەر وەهان نەکەن ارتجاعێکی ڕەشکە ئیسە لە سووریە و عێراقا خەریکە حکوومەتان هیچ بەعید نییە لە شارەکانی کوردستانی ئێرانیشە بێتە مەیداندار. لە نەتیجە هەر وەک باسم کرد خۆشبەختانە خەڵک لە کوردستانی ئێرانەوە بە وشیاری بەرخۆردی پێەکەن و بەتایبەت لە کوردستانی ئێرانەکە مەیلی چەپ و مەیلی دژایەتی لەگەڵ مەزهەب و ئەم کۆنەپەرستیانە لە شوێنەکانی تر بەردایە قەویترە ئەبێ بە تەوری کوردی ڕەهبەران و ئەو کەسانەی وە سازماندەری ئەم مەقاومەتن بە وشیارانەتر و ئاگاهانەتر خەریکی پەرەپێدانی ئەم مەقاومەتە لە شار و دێهاتی کوردستان. مەمنون هومایون گودازگەر پێت وایە شتێک لە نوکتەیەک فەراخانێک هەت بێت فەرمووەگەنا وەختەکەمان گەیشتووە تا ئاخری. زۆر مەمنون عەرزێکم نییە هیوای سەرکەوتن هەیە بۆ هەموو لایەک. زۆر سپاس بۆ تۆش و بۆ بەشداری لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا.